کاتی خۆی پیاوکە چەکی هەڵەگرت ئەی وەڵا خۆم بەستووە هێزا عیب نەبێ ئافرەتەکانمان خۆیانە بەستن باوجان ئەو خۆ بەستنە پیاو بۆ ناخاتەوە ها دوو مناڵی مدەلەلی مەکربازی بە نەستە لە پەروەردەرکراو بەو خوای ئێوارە بچی نانی نەبێ دەستەکا بە گریان بە پیاوەتیشە بە مناڵینە هیچی نەبینیوە گەرمی ساردی نەبینیوە ناخۆشی نەبینیوە تۆش ئەوە بە دەوریا هاتی زۆر جاریان ئەلم کاکە ئێوە هەرە مناڵتان هەیە ئەلە بەخوا کاکتوێن ئەرە وەڵا هەرەمەمان هەیە ئەلم بۆ خوایگە سەقەتتان نەکردە مناڵە هیچ مەزانی کەسێ دەکەم بەو مناڵیە وەڵا کاکتۆجانە گریانەیە هەیە وەڵا کاکتۆجانە لە زەتێنەکانی وەڵا کاکتۆجان باڵای چۆنە وەڵا کاک دکتۆرجان نان ناخوا وەڵا کاک دکتۆرجان کودەوا بەوازی لێ بێن لەو مناڵە ئەم هەموو دەرمانشێک دوودان بە قوریا یعنی ئەمە کەم ڕۆژەیە مناڵ ئاوانە نێرینەوە کەسێ دەکەم یەکیان هەیە دوانیان هەیە هەر ئاوە چیانە خستۆتە سەر ڕۆژانە بە سانتیمەی پێوەن بە ملیمەی پێوەن بزان چی لاتۆی خەنەسەر تەرازوو با بەوازی لێ بێنن بەسەکە یەک بڕ مناڵە هەبوو خوانەی بڕێ جۆلەوانە نییە بخوا ترسم لقد أسمعت لو ناديت حيا ولكن لا حياة لمن تنادي لو كان نارا فأضاءت ولكنك تنفخ في الرماد أترسم فو بكم بخلوزة بخلوزة كي مدارو بوا أكتان لخوتان بباوجا بوي أبينيت أواني دريشوا حزناك مسلمان كان من عليها زور به بۆیە ئەبینی لە زۆر شوێن حەپی مەنع بە بەلاش ئەدرێ و دابەشەکرێ لە شوێنی تەحدیدی ڕەحمە چەندها وڵاتی فەقیرم بینیوە نان نەبۆ بێخوا بۆ نمونە سوودان حەپی مەنعەکەی بە بەلاش چونکە نایەنێوە زیاد کات نایەنێ گەورە بێ خۆی تەشجیعی مناڵە کات بەس بۆ من و تۆ ئەزانێ بەیانی تەوازونەکە تێکە چێ تەوازونەکە تێکە چێ ئێمە ئەگەرمە قەول بێ ملیارێ موسڵمان بین ملیارێ موسڵمان جۆ بگرن جوان بەرامبەر بە 7 ملیار خەڵکی تر ئەگەر هەر یەکەمان بڕیارماندا دەرزێنێ مناڵ بخەینەوە چەند ساڵێکی دێ بین بەچی ئەبین بە 12 ئەوونە ئەویش یەکی مناڵێکە خاتەوە سێ جیاوازیەکە ئەبین بە زۆرینە بە هیچ نە بە شەڕ نە بە کوشتار نە بە هیچ هەر ئەبین بە زۆرینە بتاڵ هەموو پێداویستی خۆشمان خۆمان دابینێکی